بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستەکانم پرسیارێکمان لێ کراوە بەڕێزێک پرسیاری ئەوەکە ئەڵێ هەندێک لە خزمەکانم ینی کەس و کارەکانی بۆ نمونە ناوی و پووری ئەهێنێ ئەڵێ کاتێک کاتوشۆمانەکەن یان دێن بۆ ماڵمان ئەڵێ سوبحان الله یەک کۆمەڵ مەشاکل لەگەڵ خۆیان دێنێ بۆ ماڵمان ینی جاری وا هەیە بە هەڵسانی ئەو یا بە حتا بەمانەوەی ئەو لە ماڵیانە ئەڵێ زۆر جار کێشە لە ماڵمانە دروستە بێ زۆر جار عاجزی لە بینی من و باوکمان دروستە بێ زۆر جار تەسیر لە خێزان مەکا لە دایک و باوکم بە 2 هەفتە و مانگێک نایەن و تایمی خۆیان ینی ئەڵێ زۆر کاریگەری خراپی هەیە کاریگەری سلبی هەیە ئایا ئەڵێ هەتا من جاری وا هەبووە بێتاقەت بووم جوابیم کردووە یعنی وەکو بڵێ استقبالێکی جوانیم نەکردووە ئایا گوناحبار ئەبم ینی بەم حاڵەتە گوناحبار ئەبم طبعا لە وەڵامە ئێمەش ئەڵێن یەکەم خاڵ بەڕاستی ئەلەو حاڵەتانە زۆرن ئەمڕۆ لە ناو کۆمەڵگای ئێمەیە بەداخەوە ینی خەڵکانێک هەن بەڕاستی کۆمەڵێ مەشاکلن ئەڕۆنە هەر شوێنێک کێشە دروستەکەن لە نێوانی خەڵکە ینی ئەبنە مای ئەوەی کەوا خەڵکان لە یەکتری عاجز ببن بینی ژن و پیاوەکەن کێشە لە بینی باوک و کوڕا دروستەکەن يعني مع الأسف أو جورة خزمانة أمرو لنا وخلقها زورن يعني أو جورة يعني خلقانا بويا تو هتابيت أكري بقدري توانا إنسان لا يعني شاكا بقري بقدري توانا نربون يعني بنويني بقدري توانا شوازي يعني جوان بقري بر بو ولام كردني أو بورتان و هەوڵدەن خۆتان بپارێزن لە شەڕی بە پێی توانە ادفع بالتي هي أحسن يعني چاکە بەکاربێنە بە پێی توانە خاڵێکی تر هەرچی عیلاقات و پەیوەندەکانە لە نێوانی خەڵکیە لەسەر مەسلحەت بینا ئەکرێ يعني لەسەر بەرژەوەندی بینا ئەکرێ يعني عیلاقات لە بینی خەڵکیە لە بینی خزمانە يعني مەسلحەتی مشتەرەکە يعني واتە بەرژەوەندێکی دوولایەنەیە يعني خزمایەتی جگە لەوەی کە حتا سڵەی ڕەحم بەعام يعني لەبەر مەساڵح دانراوە خوای تەعالا بۆ دایناوە کە خەڵکی سوودی لێ وەربگرن ئیتر مەسلحەتی دنیا بێ مەسلحەتی قیامەت بێ کاتێک کە خزمێکت دێت بۆ ماڵت یان کاتێک تۆ ئەچی بۆ ماڵی یا کاتێک لە شوێنێکە ئەگەن بە یەکتری ئەو زەرەر ئەدا لە مەسلحەتە دنیایەکان یا لە مەسلحەتە قیامەتیەکان يعني بەڕاستی حەقا حدود و سنووری بەدابنرێ هەر کاتێ زانیت ئەو کەسەی کە ئەڕۆی بۆ ماڵیان یان دێ بۆ ماڵت یان لە شوێنێکە بە یەکتری ئەگەن ئەگەر زانیت زیانت لێ ئەدا بۆ دینت یا بۆ دنیات يعني بەڕاستی ئەتوانی خۆت بپارێزی هەر ڕێگایەک ئەگریتە بەر بۆ خۆپاراستن طبعا ڕێگای نەرمونیانی ڕێگای ادفع بالتي هي أحسن ڕێگای ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن بيقري تبر أجر حرنا چار بوي زانيد أو كسا يعني إلا كشد بو دروسك بو دينت بيا بو دنيات يعني تو علماء وتيانا إجماع يعني ابن عبد البر فرمي رحمة إخوالي فرمي إجماع علماء لسر أوان كوا دروسني هيش مسلمان لقال هيش مسلمان كترا لسير رجزات القسناك بەڵام ئەمە لە چی حاڵەتێکە ئەمە لە حاڵەتێکە ئەگەر بێت و زەرەری دین و دنیایی تیانە بێ بەڵام ئەگەر من لە دینەکەما زەرەرم کرد قسەم لەگەڵ کەسێکا کرد زەرەری بوو بۆ دینم یا زەرەری بوو بۆ دنیام يعني بەڕاستی بۆم هەیە قسەی لەگەڵانەکەم بەڵام من یەکسەر ناڵێم تۆ قسەی لەگەڵامەکە بەڵکو ئەڵێم تێکڵایی لەگەڵا کەم بکە هەوڵ بدە تێکڵاوەکانت کەم بکەرەوە ئیتر بەپێ ئەوەندەی نێڵی زەرەرت لێ بدا تێکڵایەکانت کەم کەرەوە یعنی لە جاتی ئەوەی بڕۆی بۆ ماڵی یان بێ بۆ ماڵەت یان مەسەلەن هەموو ڕۆژێ بڕۆن بۆ ماڵ یەکتری کە بیکەرەوە بیکە هەفتەی جارێ ئەگەر زانیت هەر سوودی نییە بیکە مانگی جارێ ئەگەر زانیت هەر سوودی نییە هەوڵدا تێکڵاوەکانت بیکە بە مەوسمی یعنی لە کاتی مناسباتە لە جەژنەکانە هاتوچۆی بکە ئەگەر زانیت هەر زەرەرت لێدا لەو کاتانەش یعنی بەڕاستی تەنها سەلامەکە بێری لە بەیناو يعني تەواو يعني ناکرێت تۆ زەرەر لە دین و دنیای خۆت بدەیت لەبەر خاتری يعني عیلاقەتێک لەگەڵ کەسێکە حتا ئەگەر ئەو کەسە لە کەسە نزیکەکانیشت بێ